هەندێک لەسەر یاریگای خۆی پێشوازی سەی سادقی کردووە لە یەکێک لە یاریەکانی هەفتەی 21 خولی ناوی کوردستان. لانیوە یەکەم هەردوو تیپ ئاستیان لە یەکەوە نزیک بوو. کەمترین دەرفەتی گۆڵیان بۆ ڕەخسا بە جۆرێک مەترسی ڕاستەقینە نەکەوتە سەر گۆڵی هەردوو تیپ. هەرچەندە سەی سادق لە کۆتاییەکانی نیوە یەکەم باشتر دەردەکەوت، بەڵام ئەنجام یەکسانی بێگۆڵ بوو. لە نیوەی دۆم هەمان سیناریۆ دووبارە بیەوە، لەم دوو دەرفەتە هەردوو تیپ نزیک بوون لە گۆڵ. ئامانجەکەیان نەپێکا. لە دواخولەک دەرفەتی شکاندنی یەکسانی لە پێش هەندرێن بوو، بەڵام لە دەستیدا هەر بۆیە یاری بە یەکسانی بەبێ تۆمارکردنی گۆڵ بە کۆتا هات. بەڕاستی یارەکە بۆ ئێمە قورس بوو لەبەر یاریگای هەندرێن وەک ڕوونواش یاریگایەکی گەورە و باش و هەندێنیش لە ساحەی خۆیان یاریێکی زۆر باش ئەنجامەدا. ئێمە ناشاین و بۆ سێ خاڵ یاریەکە هاتبووین، بەڵام ئەتوانی بڵن زۆرترین فەرسە بۆ ئێمە دروست بوو لە چاو تیپی خاوەن یاریگا. سوپاس بەخوا خاڵێکی شکەم نییە لە ساحەی هەندرێن ئێمە زیاتر بەرەو پێش بردووە، نەمانێشتوانێ پێشەما زۆر بڕۆن و خۆشمان لە جێ خۆمانە جێگیر بووین. سوپاس بەخوا ئیشەڵام هەفتە لە یاریگای خۆمانە ینی دەربەندیخانە بێتە میوانمان ئامادەکاری باشەکەین بۆەوەی ئەو یارە بینەوە چینە ڕیزی سێم و چوارەمی خولەکەی ئیشەڵا. بەڕاستی ئەو یاری ئەوڕۆ لەگەیانی وەرزی سەی سادق بەرامبەربوونێک بوومە بە تامی شکست، چکە دەتوان بڵێم یەکەم و دووەمی فەرقانی پێشەوە یەکەم و دووەمەکان تووشی بەرامبەر و خەسارە دەبای ئەمە سێ خاڵ دەستبین، بەڵام بە ئادایەکی زۆر خراپ دەستمان پێ کردووە تا کۆتاییەکەش بە ئادایش زۆر خراپ. ئەنی گەژ یاریزانەکان لەو مستەوای پێشتری یاریەکان دی نەبوو، نازام هۆکارێک چیە ئەوە دەبیستایفم دەڕیبن هۆکارەکە بدۆزێتەوە، بەڵام دەتوان بڵێم ئێستاش ئەمەلمە ینی ئەو هەم پێشمەرگە و لێرە هەمان ڕاتیش یەک تووشی بەرامبەربوون بوون، یەک توش خەسارەتە. دەتوان بڵێم ئەو دوور نەکەتین و تاکو ئێستاش لە منافەسەکە ئێستاش توان سێ خاڵێک بەدەست بێنین دەکەین نامنافەسە، چکەوانە دوو یاریدا بێ دەبی دابنیشن، ئەنی ئەوانش لە یاریەکەم زیاتریان لێمە کردووە. بەمەنجامە هەندرێن کۆی خاڵەکانی بۆ 31 خاڵ بەرز کردەوە و لە خانەی سێم مایەوە. سەی سادقیش خاڵەکانی بووە 28 خاڵ و پاشەکشەی کرد بۆ خانەی هەشتەمی ڕیزبەندی. حوسێن محەممەد کەناڵی پێیام هەولێر.